ئەوانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشی گەرەکە ئێمەش خۆشمان بێ. نیشانەی خۆشەویستی پێغەمبەر ئەوەیە ئەو شتانەی پێغەمبەر حەزی لێەکە ئێمەش حەزی لێ بکەین، ئەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە حەزی لێ ناکا بێتاقەت دەبێ پێی ئێمەش نەیکەین و ئەنجامی نەدەین و خۆمان دوورکەینەوە لێی. ئیمانداران، خۆشەویستی پێغەمبەر یەکێ لە ڕوکنەکانە لە ڕوکنی ئاینی ئیسلامی پیرۆز. ئینسان مسلمانی تەواو نییە هەتا ئیمانی بە پێغەمبەر نەبێ، ئیمانداری تەواو نییە هەتا ئیمانێکی ڕاستەقینە بە پێغەمبەری نازدار نەبێ صلی الله علیه وسلم. پێغەمبەر بۆ لەبەرەوەی خوای پەروەردگار ئەفەرمێ لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە، بەڕاستی قودوەیە، بەڕاستی پێشەنگە، بەڕاستی ڕابەرە، بەڕاستی سەرکردەیە. لە هەموو ڕوانگەی دنیاوە تەماشای بکە، ذاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕابەرە لە هەموو کار و کرداردا. بڕۆ تەماشای ژیاننامەی کە لە هەموو کار و کرداریدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕابەر و پێشەنگە، بەڵام دەرفەت نییە ئێستا باس ئەوە بکەین. هەتوو هەموومان ئەزانین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوژمنانش شایەتیان بۆ داوە کە لە ناو هەموو دنیادا، نەک لە ناو مسلماناندا، غەیرە مسلمانش یەکەم کەستە شایستەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێ لە هەرە کەسەکانی دنیایە لە پێشی هەموویەوە. ئەمجا ئەفەرمی النەبی ئەولا بالمؤمنین، ئەفەرمی خوای پەروەردگار من ئەنفوسیهم، ئەزانی پێغەمبەری خوا لە من و تۆ بەو خوایە لە نەفسی خۆمان زیاتر ئێمەی خۆشگەرەکە. تخوا کەسێک خۆی بکاتە قوربانت، هەموو دنیای کە دەرەچێ لە دنیادا هەر غەمی تۆی بێ، حەقوانیە ئێمە غەمی ئەومان بێ، حەقوانیە ئێمە بەردەوام ئەو ناوی لەسەر زەرمان بێ، حەقوانیە ئەو بەردەوام بیناسێنین بە ماڵمان بە مناڵمان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ڕۆژەوە پەیامی بۆ داوەزیوە، هەتا ئەو ڕۆژەی وەفات دەکا بەردەوام دوعای کردووە بۆ خۆی و بۆ ئومەتەکەی کردووەتی، بۆ بنەماڵەکەی نەیکردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا وەفاتی کردووە هەر داوای کردووە لە خوا جل جلاله ئومەتەکەم ئەی خودایە، ئومەتەکەم ئەی خودایە. ئەزانن لە قیامەتشدا هیچ مەلایکەیەکی سەر زەوی و هیچ مەلایکەیەکی ئاسمان، ئەوانەی کە لە خواوە نێزگن، هیچ بەندەیەک، هیچ پێغەمبەرێک، هیچ زاتێ زات ناکا لەو ڕۆژەدا جگەل لە پێغەمبەری نازدار نەبێ صلی الله علیه وسلم. شەفاعەتەکا بۆ هەموو ئومەتەکان، بەتایبەتی بۆ ئومەتەکەی، یعنی کەواتە پێغەمبەری خوا لە دنیادا و لە قیامەتدا هەر غەمی ئومەتەکەیەتی، غەمی خۆی نییە. ئیمانداران، ئەو پێغەمبەرەیە ئێمە باسیەکەین، ئەو خۆشەویستەیە، ئەو زاتەیە کە هەموو ئاسمان ڕێزیان گرت، هەموو زەویەکان بەردار هەمووی سەلامی لە پێغەمبەرە کرد، مەلایکەکان بە تەقدیرەوە بەرەو ئاسماندایان برد. بەس بەڵام ئەوانە غەدریان کرد، ئەوانە زوڵمیان کرد لە نەفسی خۆیان کە پێغەمبەریان نەناسیوە. چی زاتێکە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. بۆی ئیمانداران، ئێمە باسی پێغەمبەری نازدارەکەین عەلەیهی سەلات وەسەلام. ئەوەی کە فێری کردوین نوێشکەین، ئەوەی فێری کردوین زەکات بدەین، ئەوەی فێری کردوین کە حەج و عەمرەکەین، ئەوەی فێری کردوین دەست پاک بین، ئەوەی فێری کردوین چاو پاک بین، دەم پاک بین، ئەندام پاک بین، دامێن پاک بین، ئەوە پێغەمبەری خوا فێری کردوین. ئەوەی ڕەفتاری جوانە پێغەمبەری خوا فێری کردوین. حەق وایە ئێمە لە یادمان نەچێ، بەردەوام لەگەڵ یابین، بەردەوام هەتا ئەگەینە لیقای لە ڕۆژی قیامەتەوە لەسەر حەوزی کەوسەر کە شا دەبینەوە بە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ثلاثة من كن فيه وجدت حلاوة الإيمان. ئەتەوێت تام و چێژی ئیمان بنۆشی، هەڵی کێشی، لەزەت وەرگری، ئیمانەکەت واد لێ بکە ئیمانێکی ڕاستەقینێ بێ، دەی خوا و پێغەمبەرت لە هەموو شتێک خۆشتر گەرەک بێ. ئیمانداران، پێغەمبەری خوا پێمان ئەڵێ یەکێ لەوانە ئەو کەسەیە کە تامی ئیمانەکە، لەزەت لە ئیمانەکە، لە ئیسلامەکە، خوا و پێغەمبەری خۆشگەرەکە. ئەها چەندێکمانێ خوێندەواری نییە، حرفێک ناتوانێت لە قورئان بخوێنێ، ئەو پیاوە بەتەمەنانە
تەماشاکە حرفێک لە ژیاننامەی پێغەمبەر نازانێ بەس کاتێ تەماشاکە باسی قورانی بۆ دەکەی باسی پێغەمبەری نازداری بۆ دەکەی فرمێز بە چاوەکانی دێتە خوارەوە نیشانەی چییە؟ نیشانەی ئیمانە لە دڵی ئاکوڵێ ئەوە نیشانەی ئەوەیە خۆشەویستیە دەرێ بڕێ بۆ پێغەمبەرەکەی خۆشەویستیە دەرێ بڕێ بۆ خواکەی ئیماندارانی خۆشەویست بۆیە ئەمانەوێ ئیمانێک لە دڵمانە بێ ڕاستەقینە ئیمانداری ڕاستەقینە بین ئەبێ بەڕاستی لە دڵەوە پێغەمبەرمان زۆر خۆشگەرەک بێ زۆر یادی بکەین ئامان و دەخیل و ئامان وریابن ڕەزیل نەبن کە ناوی هاست ساڵات نەدەن لە دیاری ئەمە خۆی وتێتی ئەزانی لە شەو ڕۆژی جمعەدا شەو ڕۆژەکانی تر ئەگە تۆ سڵاواتێ بدەی بینێنی بۆ دیداری صلى الله عليه وسلم ئەو سڵاواتە مەلایکەی گەیەنێ بەڵام شەو ڕۆژی جومعە تایبەتە مەلایکەکان ئەینێرن پێغەمبەری خوا لە قەبرەکەی هەڵدەستێت و ئەڵێن فڵانی کوڕی فڵان سڵاواتی داوە خۆشبەختی بۆ ئەو کەسە دەمخۆشی بۆ ئەو کەسە پڕگوڵ ئەو دەمە کە بەردەوام لە شەو ڕۆژی جومعە سڵاوات لەسەر زاری ناکەوێ ئەو ئینسانە بردوێتی ئەو ئینسانە خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیماندارانی خۆشەویست چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واللهی مناڵەکەت واللهی خێزانەکەت واللهی کێت گەرەکە باوکت دایکت ئەوەی خۆشەویستە ڕوبعێ پێغەمبەری خوا تۆی خۆش نابێ بۆی بزانی ئیمانداران لە قیامەتە ئەوەی هەتە پێغەمبەری خوایە فریاد بکەوێ ئەوەی هەتە کردەوەکانتە لەوە زیاتر هیچی تیان نییە لە ڕۆژی مەحشەرا کە ئەگەڕێنەوە بە بۆی لا يؤمن عبد حتى ئەکوون ئەڵێ ئیماندار نییە کێی پێغەمبەری خوا تا پێغەمبەری خۆش نەگەرەک بێ لە خۆی لە نەفسی خۆی لە ماڵی خۆی لە منداڵی خۆی لە پارەکەی خۆی لە منسەبەکەی خۆی ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ دیوانی خوا چەندێکمانەیە لەبەر منسەب خوا ناناسێ چەندێکمانەیە لەبەر پۆست و پلە پێغەمبەر ناناسێ چەندێکمانەیە لەبەر قەسر و قوسور چەندێکمان هەیە لەبەر ماڵ و مناڵ چەندێکمانەیە لەسەر هەموو شتەکانی دنیا پێغەمبەر ناناسێ لە قیامەتا چی ڕوویەکێ ڕووەکا لە پێغەمبەر بڵێ من ئومەتی تۆم ئەبێ ئەم ئینسانە چۆن ڕووی بێ لە قیامەتا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڵێ ئیمانداران وریابن ئامان پێغەمبەر لە خۆتان نەکەن بۆ دنیا ڕۆژێکە و دوو ڕۆژ و دەڕوا ئەها کوا باوکو و باپیر و هەمووی کوا ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستانمان ئەنینە چاڵ بەدەستی خۆمان ئەزانن ئەمە گەڕێتەوە بۆ لای خوا ئەمە گەڕێتەوە سبەینێ پێغەمبەری خوا لێ پرسن هەن ناو قەبرەکەدا کێ خوات بوو کێ پێغەمبەرت بوو ئەی لە دنیادا گە پێغەمبەری نەناسیە لەو خەبرا لە کوێی ناسێ لە کوێ لەو ساتا دێتە یادی و بتوانێت جوابی داتەوە ناتوانێ ئیمانداران ئەبێ وریابین پێغەمبەری نازدارە فەرمی عليه الصلاة والسلام أحب الله لما يغدوكم به من نعم ئامان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ناز و نیعمەتانەی کە بەسەرتانەوە چاک بزاننەوە نی خوا گیانە هەمووی وریابن ناشکری نەکەن ئامان و سەد ئامان بەس نییە هەردوو دەستەیە بەس نییە دوو قاشتەیە بەس نییە چاوت هەیە بەس نییە منداڵت هەیە بەس نییە خێزانت هەیە بەس نییە ماڵت هەیە بەس نییە توانی بە حڕیەت بگەڕێی بەس نییە ئەمانە هەمووی نیعمەتە ئیمانداران بەس ئەتوانی نان بخۆی ئەتوانی قسەی پێ بکەی ئەتوانی ببینی ئەتوانی بیبیسی ئەمە نیعمەتە لە جەستەدا غەیری نیعمەتەکانی تر بە دەوروبەرتدا وریابن نعمەتی خوا وامان لێ نەکا جار جار تووڕە بین لە باتی ئەوەی سوپاسی خواکەین ناشکری خوا بکەین ئامان و سەد ئامان ناشکری خوا نەکەین پێغەمبەری خوا فەرمێ بەمە نیعمەت ئەدۆزنەوە بەم خۆشەویستیە نیعمەتەکانی خوا زۆر سوپاسی لەسەرکەن و ئەفەرمێ وأحبوني بحب الله ئەگەر منتان خۆش گەرەکە پێغەمبەری خوا فەرمێت دەی خواتان خۆش گەرەک بێ زۆر خوا خۆشەویستی پێغەمبەر خۆشەویستیە ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام پاشان پێغەمبەری خوا ئێمە دوایەوەشە فەرمێ ئەگەر منتانش خۆش گەرەکە ئالوبەیتی منتان خۆش گەرەک بێ ئیمانداران خۆشەویستی ئالوبەیت خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خۆشەویستی پێغەمبەر خۆشەویستی خوایە خۆشەویستی سەحابە خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەمانە فێرمانەکا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئیمامی علی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ كان والله أحب إلينا من أموالنا وأولادنا وأبنائنا وأمهاتنا
ومن ماء البارد إمام علي فرمي درباري بيغمري إخوة صلى الله عليه وسلم أفرمي والله بيغمري إخوة لمال من خوشتر زياتر خوش قرك والله لمنال كان من والله لا جنو مال ومنال هموي بيكوا وداي كان من والله لو آو سردي كلت ليه هاوينا دي خوين لو زياتر بيغمري إخوة صلى الله عليه وسلم زياتر خوش قرك أما إمام علي فرمي چونکە ئەوان خۆیان کردوتە قوربانی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم بۆ هەرکوێ بڕایە سەحابە پایەکێناوە ئەو شوێنەی کە پێغەمبەری خوانایەتی دەستنوێژی ئەگرت سەحابە شەڕیان بوو لەسەر ئاوەکەی نەدا لە زەوی بۆی کە ئەو ئاوەی پێغەمبەری خوا مبارەکە ئەوەنە پێغەمبەری خوایان خۆش گەرەک بێت خوا ئێمە ئەو خۆشەویستەی من و تۆ لاوازە کەوا جار جار هەفتەی جارێکە دوو سڵاوات لێ دەین توخوا ئەوە خۆشەویستیەکە وەک سەحابە تخوا ئەوەیە گشتمان ببرسین لە خۆمان ئەو خۆشەویستەیە نە بەخوا ئەبێ لەوە زیاتر ئێمە بەیعەتی بدەینەوە تازەی کەینەوە خۆشەویستی پێغەمبەر لە دڵەوە خۆشمان گەرەک بێ ئەبێ بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆمان لە ماڵمان لە مناڵمان ئەبێ بزانین تخوا ببرسین بڕۆینەوە مناڵەکانمان لێ بپرسین بڵێ محەممەد کێ تخوا مناڵەکەت ئەیناسێ تخوا چی ڕوویەکتەیە پێغەمبەری خوا مناڵەکەت نایناسێ خێزانت نایناسێ ئەی چۆن ئێمە بێژین خۆشەویستی ئەوین ئەی چۆن بێژین ئێمە ئومەتی ئەوین ئەبێ هەمومان خۆمان ماڵمان مناڵمان ژنمان هەمووی بیبیسێ هەمووی بیناسێ بە جوانی ئەو کاتە ئەبینە خۆشەویستی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم وتویانە یەکێ لە سەحابە فەرمیە كنا إذا قعدنا عند رسول الله صلى الله عليه وسلم کاتێ لەگەڵ پێغەمبەرە دانیشتین ئەفەرمیە لم نرفع رؤوسنا لأدب لاحترام صحابة لقل بيغمرا دانشتاين شرمانك السربرز كينو تماشاي رسول الله بكين صلى الله عليه وسلم بيدن سرمانك استخوار أمانا آوابون يكي الإمام بر ذكاء نخوش بو كاتي قلوتي فرمايشتكي بيغمر ميا وتيان دي بولي وتينا راسم كانوا راسم كان بآوا بيسم ڕاستیان کردەوە وتیان وتی ئێستا ئەڵێم شەرمەکەم باڵاژیانەوە وتەی پێغەمبەری خوا بڵێم ئیمامی مالک لەو ئەرزەی کە پێغەمبەری خوا لێیەتی کە ماڵی خوایە ئەو کاتە وشتری لێ ناخوڕی وتیان یا مالک بۆ وتی چۆن وشترێ لەسەر زەویەک ڕێی پێکەم کە ڕەسوڵ الله لە ژێرا بێ ئەوەنە احترامیان بووە سێ ئەم پیاوێلەکە سێ خۆشەویستی ئەم کەڵە پیاوێلەکە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صحابة وتابعي وابوا يك حديثي بيغمري ناجي راو بي دذنيوش يلا قرد أمجار أيوت بيغمر فرموي صلى الله عليه وسلم أما نبي غمري نازاريان لدل هل قرتبو لدل لمنظر عليان نقرتبو إيمان داران أبي أما بيغمر لدل هل قرين قرآن لدل هل قرين وبيغمر لدل هل قرين أو كاتب راستي أما خاوني أو بيغمر نازدارين عليه الصلاة والسلام وإنساني مسلمان بيغمري نازدار صلى الله عليه وسلم خوشي قرق بيك لبياو شاكانا فرمي من علامة حب الله حب القرآن أتبه خوشتي قرق بي رقا من بيشان دام بياو شاكا ئەڵێ ئەتەوێ خوا خۆشت گەرەک بێ دەی قورئان خۆش گەرەک بێ دەی قورئان لەبەرکە دەی قورئان بخوێنە تخوا حەیف نییە نازانی قورئان بخوێنی گەنج عەزیزەکان حەیف چۆنە بێت تۆ ئەدعایەوە بکەی بڵێ من قورئان من خوام خۆش گەرەکە بەڵام کەلامەکەی نەزانی بخوێنی مەجالت نەبێ بۆ کەلامەکەی خوا مەجالت هەبێ بۆ ئیشەکانی دنیات هەمووی بەڵام مەجالێکت نەبێ لا هەفتەیەکە چەند سەعاتێ لە خزمەتی قورئانە دانیشی ئیدعایەشەوە بکەین هەموومان بڵێین وەڵا ئێمە خوامان خۆشگەرەکە نا خوا خۆشەویستی بە قورئانە چەندێ مدارەسەی کەی چەندێ لەبەری کەی چەندێ لەگەڵیابی نیشانەوەیە کە خوات خۆشگەرەکە وفرميان بياو باشا فرمي وعلامة حب الله حب القرآن وحب النبي صلى الله عليه وسلم خوشويستي خوا خوشويستي پیغمبره چنه پیغمبرت خوش گرک به او نشانه او اخوات خوش گرکه وعلامة حب النبي صلى الله عليه وسلم حب السنة وهرچی کاته پیغمبرت خوش گرکه زیاتر سنتي پیغمبري خوا صلى الله عليه وسلم سنتکانی چنه جێبجێکەی مانداران چنێکی سەری بادەین لەگەڵیا چنێڵێن ئەمە بەخوا وەختی نییە بەخوا ئەمە ئاخر وا ئیمانداران ئەبێ سنەتی پێغەمبەر زۆر لامان خۆشەویست بێ و زۆرش
ئەبێ زۆر بەرپایکەین بڵاوی بکەینەوە و بیگەینین بە هەموو کەسێک بۆیە ئەم پیاو چاکە دەفەرمێ و ئەفەرمێتی وعلامەت حب السنة حب الآخرة چۆن نەزانی تۆ سنەتی پێغەمبەرت خۆشگەرەکە لەبەر ئەوەی قیامەت لە یادتە قیامەت لە فکرتە وفەرموویەتی وعلامة بغض الدنيا ألا يأخذها منها إلا زاد بلغ إلى آخرة وعلامة شيء أويش شون آخرة خوش قرقة لدنيا دا أو نكو أكيتو بشي دنيا وقيامة بكا أو نشاني ويكتو آخرة خوش قرقة يعني أما ترازوية كان بياو شاكا داينا وبمان نظر الله امرأ سمع منه حديثا بغمر إخواد وعاي كردوه الله دمشاوي أو كسن نوراني به گەشاوە بێ ناخۆشی لە دەمچاوێ نەبێ کە پێغەمبەر کە حەدیثێکی پێغەمبەری خوا لەبەرەکە کە حەدیثێکی پێغەمبەری خوا گێڕێتەوە کە بڵاوی کاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ دەکە و وا دەفەرمێ و چاکش بزانن ئەمانەی کە من باسیەکەم قورسە ئیمانداران ئاسان نییە چونکە پێغەمبەری خوا وتێتی پێمان فەرموویەتی المتمسك بسنتي عند خلاف أمتي يا نوتيتي عند فساد أمتي لهردو هاتوا بدور رواياتاتوا كالقابض على الجمر لزمان يقدا كخلق خريق خرابة كارية توقرك الدس بقريت سنة بيغمر صلى الله عليه وسلم يان هان لمشتو مرة لسر دنيا دا بيغمر إخواوك ويا فرمي أو سنتك بقري وك أسكلك آقري يقري أبي تحمل كي شني آزاري أبي تحمل كي كدس الدستور شو كأجي تحمل نقينات واني وقت بيغمر إخوة فرمي عليه الصلاة والسلام إمامي زورية فرمي التعلم السنة تماشاك إيمان داران زور جاري موانا زانين هند عبادته لعبادتك تخير ترى أم بياوا برزا كإمامي إمام كان أفرمي إمامي زهري عليه أقفير بي لحديث علمي حديث لبركردن تقيشتن لحديث بابتي حديثي بيغمر إخوة صلى الله عليه وسلم هوي تعلم السنة أفضل من عبادة 200 سنة تماشاك يعني توفيري حديث بيت ومدارسة ودوايا لبريكي خيري لچنه 2 سال عبادت كي ناقيد خيري ودا كفيري بإيمان داراني خوشويست أم جاء فرمي كوتاي دينين بم قصي أمبياوا قاضي عياض فرمي ومن محبة النبي صلى الله عليه وسلم خوشويستي في غمر إخوة صلى الله عليه وسلم نصر شي سنتي حسكي كسنتي في غمر إخوة بيشكوي لا مشتك سل دنيا دا بقر ريال كسي بو حزبي خوي بو بالي خوي بو ترفي خوي بو أشتكي دنياي خوي هواركا بەڵام چەند کەس حەز دەکات سنەتی پێغەمبەری خوا پێشی هەموو کەوێ ئەوە گرنگە ئیماندارن کە تۆ لەگەڵ سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لەگەڵ قورئاندا وەک قورئانیەکان نەبین گوێمەڵێ دەرچووەڵێن قورئان وەرەگرن بەڵام سنەتەکان ڕەدەکەنەوە گوێی لێ ناگرن کاری پێ ناکەن ئەڵێن بڕێکی ضەعیفە بڕێکی وەرناگرن نعوذ بالله ئەوە خەتەرە خەتەرترین کۆمەڵگان لەم زەمانەی من و تۆدا بێ وریان بین خۆی گەورە ڕەحمەت و مەلایەکمان بکە عاقبەت